الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزانم، پێ خۆشحاڵم ئەو جارش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لەو شەوە مبارەکانە، لەو کاتە پڕ بە قیمەتانە. خوای گەورە بە فەزل و کەرەمی خۆی تەمەنی درێژ کردین بۆ ئەی جارێکیش کەش بین و یەک دوو قسان بکەین بە ئومێدی ئەوەی ببێت بە فائیدە هەم بۆ خۆم و هەم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. یا ڕەبی خوددا لێت ئەپارێمەوە بە ناوە جوانەکانت. خوای داوا لێ ئەکەم بە ئیسمی عەزەمت، یا ڕەحمان و یا ڕەحیم، یا غەفور و یا کەریم، یا ئەکرەم الئەکرەمین و یا ئەرحەم الراحمین و یا ذا الجلال والإكرام و یا الله و یا الله و یا الله. یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بی، یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش ببی، یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش ببی. خوای عەفومان بکەی، خوای عەفومان بکەی. خوای ئێمە عەبدی گوناحباری ڕوڕەشی زەلیلی شەرمەزاری بەردەستی تۆی. خوای ڕوومان نییە سەر هەلبڕین لەو هەموو گوناح و تاوانەی کە کردیتمان. خوای داوای عەفوت لێ دەکەی، خوای داوای عەفوت لێ دەکەی. هەر ئەتووی لە بەندەکانی خۆت خۆش دەبی و عەفیان دەکەی. خوای لەو ڕەمەزانەدا بە هەزارەها موسڵمان عەفو دەکەی. دەخوای ئێمەش یەکێک لەوانە بین کە عەفوی تۆمان بەرکەوێ و بەو خەڵاتە گەورە بەهرەمەند بین. خودای میهرەبان، ئەو مانگە مانگی نورە، مانگی ڕەحمەتە، مانگی بەرەکەتە، مانگی لێخۆشبوونە، مانگی عەتایە، مانگی فەزڵە، مانگی قوتاربوونە لە ئاگری جەهەنەم. دەخوای هەر هەمومان پێ ببەخشە، خوای هەموو نعمەتەکانی خۆتمان پێ ببەخشە، خوای ئازادمان کەی لە ئاگری جەهەنەم. خوای ئێمە و دایک و باوکی ئێمە و ماڵ و منداڵ و خزم و دۆستان و ئەحباب و جیرانانی ئێمە لەو کەسانە بن کە لەو مانگەدا ئازادیان دەکەی لە ئاگری جەهەنەم. یا ئەکرەم الئەکرەمین. خوای حاڵی ئومەتی محەممەد چاکەی، خوای حاڵی ئومەتی محەممەد چاکەی. خوای ئاورەک لە حاڵی ئومەتی محەممەد بدەیتەوە. خوایە یا ڕەبی خوایە دوعای هەر هەمومان قبوڵ بکەی. ئامین ئامین. خۆشەویستانم، یەکێک لەو هۆکارانەی کە دەبێتە مایەی فەوتانی بەرەکەت، نەمانی بەرەکەت لە ناومان زێدەڕۆییە لەو عەیشونۆشەی کە دەیبەینە سەر. هەر کاتێک خوا دەرکەی خێری لە ئێمە کردەوە، خوا عەتا و بەخشش و میهرەبانی خۆی بە ئێمە بەخشی، ئەبێت زۆر بە وریایی تەعامل لەگەر ئەو عەتا و ئەو فەزل و کەڕەمی خودای گەورە بکەین، زۆر بە عاقڵی. بەڵام هەر کاتێک خۆمان لەبیر کرد، برسێتی و گرانیمان لەبیر کرد، ئەو کات زیادە ڕۆییمان کرد لە مەسرف، لە خواردن، لە دەعوەت، لە ماڵ، لە منداڵ، لە هەموو شتێک زیادە ڕۆییمان کرد. حتمەن بزانە ئەو کات بەرەکەت لە ماڵی نامێنێ، ئەو کات تام و لەزەتی خۆشی نامێنێ لە نەماڵێ. نە لەزەت و خۆشی لەگە ماڵ و منداڵت، نە لەزەت و خۆشی لە خانی و بەرەو سەیارەت، نە لەزەت و خۆشی لەو خواردن و لەو تەعام و لەو شتە خۆشانی کە بۆت لێ دەنێن، نە لەزەت و خۆشی لە عومرت دەکەی، لە ژیانت دەکەی، لە خزمایەتیت، لە برادەراتیت، لە هەمووشۆت، هەمووی بەرەکەتی لێ هەردەستیتن، هەمووی. لەبەرچی چکە تووشی زیادە ڕۆیی بووی، تووشی ئیسرافی زیاد بووی لەو مەعیشەت و لەو نەعمەت و لەو فەزل و کەڕەمی کە خوای گەورە بە ئەتووی بەخشیوە. ئازیزانم، ئێوەکو من قەناعەتتان وایە ئێمە تووشی غڕوریەک هاتووین؟ دەزانی وا ئێمە بەرەو غڕوری دەچین و بەرەو حاڵەتێک دەچین زیادە ڕەوی دەکەین لە مەعیشەت و گوزەرانماندا. ڕۆژگارێک بوو کەس برنجی بەدەست نەدەکات ئیلا دەوڵەمەندەکان نەبێ، هەمومان بە ساوار و پاقلەمان دەخوارد. پاقلەوە خوب لە کوونە کەپومان شینبی، هەندە پاقلەمان خوارد. واللهی هەزاران ماڵ لە سەلکی مریشک و لە باری مریشکی زیاتر نەبوو بخۆن. سەلکی مریشکی لاقی مریشکیان دەچوو دەکڕی دەیان خوارد، لە بەرەوەی مریشکیان پێ نەدەکڕا، پارەی مریشکەچیان نەبوو بچن بیکڕن، ناچار سەلکی مریشکیان دەخوارد. ئێستا ئاگاتان دێ ئێمە تووشی چ غڕۆرێکی هاتووین؟ ئاگاتان دێ ئێمە چ ئیسرافێک دەکەین لە ژیان و گوزەرانماندا؟ ئەگە لێ ئێمە چەند بە بەتڕانی ئەژین کە ئەنەما ئەو ڕۆژگارەمان لەبیر کرد
کە ئێمە حەوداڵی نانێک بووین حەوداڵی نانێک بووین عالەم هەموو لە دیتت خەڵک لە دوو دەڕاستەی گوشی لە دەست بوو دەڕاستە گەنمی دەدوورە لە دوو دەڕاستەی گوڵەگەنمەکانیان هەردەگرتەوە بەبیرت دێ ئەو گوڵەگەنمانەی دەبرد ئەی کردەنا نەبوو بکڕی پارەی نەبوو بکڕی ئارد هەر نەبوو گەنمیش گران بوو خەڵک دەچوو ئەو گوڵەگەنمانی لە دوو دەڕاستەی لە ناو گوشی دەکرد بۆ ئەوەی بچێتەوە ماڵ و منداڵی پێتێنان بکە ئێستا لەبیرمان کرد ئازیزانم ئێستا خوا ئەو دەرکە و نیعمەتەی لێکردینەوە ئەو فەزل و عەتایی لێکردینەوە دەبی ئاوا تەعامل لەگەر ئەو هەموو فەزل و کەڕەمەی خودای گەورە بکەین دەبی ئاوا مامەڵە لەگەر ئەو هەموو عەتای خودای گەورە ئەو هەموو نیعمەتەی خوای گەورە بکەین بەم جۆرە نا بە خودای بەخوای بەرەکەتمان لە ناو نماوە سەبەبی ئەوەیە یەک لە هۆکارەکانی ئەوەیە کە ئێمە بەتەڕان بووین ئێمە زیادە ڕۆیی ئەەکەین لە ژیانمان و بزانە هەر ئومەتێک زیادە ڕۆیی کرد هەتا حدێک خوای گەورە سەبری لەسەر ئەگرێ هەتا حدێک پاشان ئەبێتە غەزەب ئەبێتە واوەیلا ئەبێتە ناخۆشی و نیقمەت کە بەسەری دادەڕژێتن ئازیزانم باوریای خۆمان بین ئازیزانم باوریای خۆمان بین لەو ڕەمەزانەدا ئیسراف مەکەن لەو ڕەمەزانەدا زیادە ڕۆیی مەکەن وەڵڵا ئەو زیادە ڕۆیە کە تۆ ئەیکەی بزانیەوە قوتی یەکێکە وا دەستی گرتووە لە برسە ناوار دەکە ئەو زیادە ڕۆی کە تۆ ئەیکەی لە ماڵێ واللهی ئەوە قوتی یەکێکی ترە تۆ زەفتت کردووە و ئەو دەستی لە زگان گرتووە و هاوار ئەکە و تۆش ئەو هەموو خواردن و خواردنەوەت بە بەلاش ئەچی و ئەچێ لۆ ناو تەنەکەی زبری و پشیلە دەیخواتن جێبدەنە خودای گەورە جێبدەنە ڕەب العزەی جێبدەنە خوای تاک و تەنهایی بەدەسەڵات چ ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وكم أهلكنا من قرية بطرت معيشتها فتلك مساكنهم لم تسكن من بعدهم إلا قليلا وكنا نحن الوارثين سبحان الله وكم أهلكنا من قرية چەند شار و دێهاتمان کاول کرد غەزەبمان لێگرتن بە هیلاکمان بردن لەبەر چی بەتیڕەت معیشەتەها تۆغیانیان کرد لە معیشەت ژیان زیادە ڕەویان کرد لە معیشەت و گوزەران لە حەدی معقول دەرچوون بۆ سەبەبی کە خوا غەزەبی لێیان بگریتن فتلك مساكنهم لم تسكن من بعدهم إلا قليلا تەمەشەی شوێن و جێیەکانیان بکە حتا ئێستا هەر بە کاولی مایتەوە هەتا ئێستاش هەر بە کاولی مایتەوە ئاساری غەزەبی خۆی گەورە لە سەریان دیارە تەمەشای حاڵ و باڵیان بکات تەمەشای مەساکینەکان و شێو جێگە و خانیەکانیان بکاتن وكنا نحن الوارثين هەر ئێمەش ئاخری هەر بۆ ئێمە بەزێمە ئەو هەموو معیشەت و ژیان و گوزەران و ئەو هەموو خانی و بەرێکە هەیان بوو ئازیزانم والله یەک لە سەبەبی هیلاکی ئێمە ئەوەیە کە توغیان بکەین لە مەسرەف توغیان بکەین لە معیشەت زیادە ڕەوی بکەین لە خواردن و خواردنەوە یعنی تو بڕۆ تەمەشای سفرەکانمان بکە واللهی ئینسان شەرمێ دەکە بەرامبەر خوای شەرمە کە خوایەوە هەموو ناز و نیعمەتە والله ناشخورێ کەمێکی دەخورێ ئەوی کە هەر هەموو خەسار دەبیت جا ئازیزانم بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی لە دوعاەکانیدا یەک لە دوعاەکانی کە ئەی فەرموو خوایە لە شەڕی فتنەی دەوڵەمەندی بمپارێزی دیارە دەوڵەمەندی فتنەکی تێدایە دیارە دەوڵەمەندی شەڕێکی تێدایە چی ئەم شەڕە ئەوەیە کە تۆ بەتڕان بی ئەوەیە کە زیادە ڕۆی بکەی لە معیشەت و لە گوزەرانتدا بەڕاستی خاستەن لە خواردن و خواردنەوەدا ئێمە بێحەد ئیسراف دەکەین لە خواردن و خواردنەوەدا کەسێک کە یەکی یەکتر داوەت دەکەین کاکە دە یەک شیوی لێنێ چاوەکەم یەک شیوی لێنێ نا مامۆستا عیبە شەرمم بەخۆیە دوای دەرم بزان چەند پیسۆیە یەک شیوی لێ نایە یەک کۆمەرە شیوی لێ دەنێ برنج بە سرکە برنج بە بریانی ئەوە سێنەوە برنجی سپیش لەو گۆڕی ئەوە هەر باز ناکرێت ئەو جارە دێ دۆرمە لێ دەنێ کفتەی لێ دەنێ نازانم ئەوەی لێ دەنێ ئەوەی لێ دەن کاکە گوناحە بە قورئان واللهی گوناحە ئەسڵەن ئەو هەموو ناز و نیعمەتە ئەخە بۆ خەساری دەکەی ئازیزم بۆ خەساری دەکەی وا خەڵک لە تاوزجی لە برسان دەمریتن ئازیزانم ئەوەی کە لە 2011ەوە لە سوودانم واللهی حاڵەتی وامان دیتووە فەقیری حاڵەتی وامان دیتووە واللهی ئینسان خۆی پێرانە ژیرا و دەستی بە گریان کردووە ناگریان بۆوی دەگریان بۆ خۆم
لەم خوایە دەبی غەزەبم لێ نەگری کە ئەو هەموو عەتایەت دایتە من شکرانەم نەکردی بزانە مقابلم چەندە برسیە بزانە چه حاڵی خراپە. ئازیزانم هەتا ئێوە فەقیری نەبینن، هەتا ئێوە میلەتانی فەقیر نەبینن، هەتا ئێوە خەڵکی نەبینن چەندە برسی و چەند ڕەش و ڕوت و ڕەزالەتن بە خودای ئەو هەموو ناز و نەعمەتەی کە هەیتمان شکرانی ناکەن. دا مردی خوابن ئاگاتان لەو هەموو عەتا و بەخشیشی خودایەبی لە قیسە خۆتانی مەدەن. بەترانی با نەکەین، واز لە غڕوری بینین، واز لەو هۆکارانە بینین کە ئەبێتە ئەوەی کە بەرەکەتمان لە ناو نەمینێتن. ئازیزانم یعنی حتا ماڵ و منداڵی خۆشت وها بە مەغروری پەروەردە مەکە، وها بە بەترانی گەورەیان مەکە، دوای خوا نەخواستە حاڵ بگۆڕێ منداڵەکانی تو ئەفەوتێن. ئەوەل کەس کە ئەفەوتێ منداڵەکانتە چکە سەبری برسێتیان نییە. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فێرمان ئەکا ئەفەرمێ ئێوە لە ژیانی خۆتاندا تەبیعی بن، یعنی ئیستەخشەوشینوا فإن النعمە لا تەدوم. ئەفەرمێ ئێوە لە گوزارانەکانتاندا یعنی تەبیعی بن، یعنی محاولە بکەن جاربەزای خواردنی کەم بخۆن، خواردنی ئەعتیادی بخۆن، خواردنی فەقیران بخۆن. فإن النعمە لا تەدوم، لەبەرەوەی نیعمەت بەردەوام نابی. تۆ هەموو ڕۆژێ تورش و برنج و گۆشت بخۆی، هەموو ڕۆژێ دوومریشتی لەسەر سفرەیدانی، هەموو ڕۆژە عەلەشیشی بخۆی، خوا دەخواسە ئەخە دوای شتێک هات ئەو منداڵانەی تو کو سەبر دەکەن لەسەر برسێتی. جا بەڕاستی ئینسانەکان یان دەبێ منداڵەکانی خۆمان فێرە تەعەود بکەین، فێرەوەی بکەین هەموو ڕۆژێ شیوی گەورە گەورە و زەخمیان لە بۆ لێ نەنین، شیوی بچووک، شیوی فەقیران، نانی فەقیرانیان لە بۆدان بۆی بزانن کە کەسانێک هەن ئەو نانەی دەخۆن. ئەی ڕەمەزان بۆ چێ ئازیزانم؟ ئەی ڕەمەزان بۆ چێ؟ بۆ ئەوەی نییە هەست بکەی بە کە فەقیر هەن، ئەی بۆ ئەوەی نییە هەست بکەی کە خەڵکانێکان وازجیان ئەکوشن لە برسان بەڵام تۆی تێر ئاگال لێنی ئیلا دەبی خوا برسید بکە ئەوجا هەست پێ دەکەی کە فەقیر هەیە. ئازیزانم مانگی ڕەمەزان مانگی نەخواردنە، بەڵام ئێمە کردیتمانە مانگی خواردن. ئەو مەسرەفەی ئێمە لە ڕەمەزان دەکەین دوو قاتی مانگەکانی تکەیە. ماعلم دەبا مەسرەفی ڕەمەزانی ڕبعی چارێکی مەسرەفی مانگەکانی تر بایە. دەبایە دوکانەکان و تازیرەکان هیچ نەفرۆشن مانگی ڕەمەزان. ئەی هەوار بیان وە باوە دیسان ڕەمەزان هاتۆ بە قورئان بازارمان شکە تەواو کاکە کەس ناخۆنەوە هیچ بازارمان نییە. بەڵام بلاکەس ڕۆژی تازیران، ڕۆژی بازاریە، ڕۆژی برنج و ڕۆن و شەکر و مەعجون تەماتەیە. لەبەرچی خەڵک ئەوەندەی لێدەن هیچی پێ ناخورێ، هەمووش بەلاش و عەلاش. کاکە بە ئەو مانگە بکەینە مانگی نەخواردن، مانگی برسێتی، بۆ ئەوی هەم بۆ خۆت ئیستیفادە لێ بکەیت، هەم خوش لە خۆت ڕازی بکەیت، هەم خەڵکانێکیشت بەبیر بێنەوە کە ئەوانە چەندە تامەزرۆی لوقمەنانێکن، چەندە تامەزرۆی خواردنێکن، چەندە تامەزرۆی یەک سفرەی بەتامن، چەندە تامەزرۆی خواردنێکی خۆشن، چەندە تامەزرۆی نانێکی چەورن. جا ئازیزانم با لە خوا بترسین، باو ڕەمەزانە گۆڕانکاریەکمان تێدا دروستکە، باو ڕەمەزانە ببتە هۆکارێک کە ئێمە بەڕاستی بتوانین ئەو ناز و نەعمەتەی کە خوا بە ئێمەی بەخشیوە بەتڕانی تێدا نەکەین، زیادە ڕۆیی تێدا نەکەین، ئیسرافی زیاد تێدا نەکەین. چوە ئەگەر وەمان کرد محقق بزانە بەرەکەتت دەڕوا، لە هەموو ژیانت بەرەکەتت دەڕوا، ئەو کاتیش پەشیمان دەبیتەوە چکە ژیان بەبێ بەرەکەتی خوا یەک تام و لەزەتی نییە. تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.